رادیۆی دەنگی گەل دەنگی تۆی هاوڵاتیە. لە هەر کوێیەکن سڵاوتان لێبێت ئەمڕۆ چوارشەم دەی تەمووزی 2024 بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل هەواڵەکانتان پێشکەش دەکەین. دەوڵەتی تورک هێرشەکانی بۆ سەر باشووری کوردستان زیاتر کردووە. سوپای تورک لەلایەک هەرێمەکە بردومان دەکات و لەلایەکی ترەوە سیاسەتی داگیرکردن و چۆڵکردن درێژە پێدەدا. دەوڵەتی داگیرکەری تورک بنگەیەکی پێشمەرگەی لەسەرگەلێ سەر بە دهۆک لە چیایمەتینا بردومان کرد. ڕاگەیاندراوە لە ئەنجامی بردومانەکەدا چەند پێشمەرگەیەک بریندار بوون. هەروەها لەم بابەتەدا لە ئامێدی گوندێکی تر چۆڵ کراوە. زانراوە گوندی مەزی لە ناوچەی ئامێدی بردومان کراوە و گوندەکە بە خەڵکەکە چۆڵ کراوە. سوپای داگیرکەری تورک لە 3 تەمووزەوە هەوڵدەدات لە چیای بەهار جێگیر بێت بۆیە هێرشەکانی بۆ سەر هەرێمەکە زیاتر کردووە. هەروەها سوپای داگیرکەری تورک گوندی بێستمی لە گارە بردومان کردووە. لەسەر بانگەوازی سەرتاسەری کۆنگرەی جڤاکە دیموکراتیەکانی کوردستانیانی ئەوروپا کە جەدەکە ئەوروپا دژی هێرشی داگیرکاری دەوڵەتی تورک بۆ سەر باشووری کوردستان لە شاری مارسێلای فەڕەنسا گرتبوونەوەیەکیان ئەنجامدا. کوردستانیان لە گۆڕەپانی بیلدی مای کۆبوونەوە و پانکارتیان هەڵگرت و بۆ ئەوەی هاوکاری ئەردۆگان بۆ چەتەکانی داعش ئاشکرا بکەن. هاوسەرۆکی ناوەندی جڤاکی کوردی دیموکراتیکی مارسێلا ئەرهان کارەیازی ڕایگەیان دەوڵەتی تورک بۆ قڕکردنی گەلی کورد و لە ناوبردننی دەستکەوتەکانی گەلی کورد هاوکاری هەموو هێزە دواکەوتوەکانی ڕۆژهەڵاتی ناوین و جیهان دەکات و بۆ ئەمەش هەموو دەرفەتەکانی خۆی خستوەتە گەڕ. کاریازی تشکی خستە سەر خیانەتی پەدەکە و بنەماڵی بارزانی و ئاماژەی بەوەدا بنەماڵی بارزانی ئیتر ئاستی خیانەتی تێبەڕاندووە و بۆ بەرژەوەندی بنەماڵەکان تەواوی باشووری کوردستان پێشکەشی کۆماری داگیرکەری تورک دەکات. هەروەها کارایازی هێرشی دەوڵەتی تورکی بۆ سەر خەباتکارانی چاپەمەنی ئازاد لە شنگال و باکوور و ڕۆژهەڵاتی سووریا شەرمەزار کرد و جەختی کردەوە هەموو کوردانیش کۆمەند وەرن لە دەوری بەرخۆدانی داستانامێزی گەریلاکانی ئازادی کوردستان کۆ ببینەوە. لەسەر داوا و بانکێشتی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە نوێنەری دەیان حیزب و ڕێکخراوە و دامەزراوەی کوردستان هەروەها تاکی سربەخۆ بۆ هەڵویستگرتن لە بەرامبەر هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ پشتیوانی لە بەرخۆدانی گەلی کوردستان ڕۆژی 8 تەمووزی 2024 کۆنفرانسێکی بەرفراوانیان لەسەر تۆڕی زووم ساز کرد. دوای گفتوگۆ و هەڵسەنگاندنی بەرفراوان ئەنجامێکی 12 خاڵی بڵاو کرایەوە. دەکوترێ دەوڵەتی تورک داگیرکردنی هەرێمی و باشووری کوردستانی خستوەتە قۆناغێکی نوێوە. بەداخەوە ئیدارەی پارتی دیموکرات بووە بە وەکالەتی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا و کۆنتڕۆڵی ئەو شوێنانەی کە سوپای تورکیای لێیە بە تەواوەتی ڕادەستی سوپای تورکیا کردووە. هەروەها باس لەوە دەکرێت کە وزارەتی بەرگری عێراقیش بووەتە شەریکی دەوڵەتی تورکیا. پێویستە عێراق باش ئاگاداری ئەوە بێت کە حکوومەتی ئاکەپە مەهەپە بە عەقڵی داگیرکەرانی عوسمانی نوێوە کار دەکات. دەیەوێت سنوورەکانی میساقی ملی داگیر بکات. جێیاماژەیە میساقی ملی پرۆژەیەکی ناسیۆنالیستی و ڕەگەزپەرستانەیە کە لە سەردەمی سەدام لەگەڵ دەوڵەتی تورکیا پەسەند کراوە. هەروەها کەنەکە دەڵێت تورکیا بۆ گەیشتن بە ئامانجە ڕەگەزپەرستەکانی خۆی هەوڵدەدا شەڕەکە چڕتر بکاتەوە و هەروەها ئاشتی و ئارامی لە هەرێمی کوردستان تێک بدا. باس لەوەش دەکرێت کە هەموو هێزەکانی کوردستان هەڵویستیان هەبێت بەرامبەر داگیرکاری و لە بەرزترین ئاستا زرێ پۆشێکی بەرگری نیشتمانی لە دەوری چەکدارانی بەرخۆدان دابنرێت. لە کوردستان پێویستە پاڵپشتیەکی بەهێز بۆ هێزەکانی پاراستنی کوردستان لە دەرەوەی وڵات بکرێت و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باشووری کوردستان وەک ئەوەی لە کوبانی ڕوودا ڕابگیرێت. لە کۆبوونەوەکەدا داوا لە سەرۆکایەتی هەرێم و پارلەمان و دەسەڵاتی هەرێمی کوردستان و حیزب و دامەزراوە کوردستانیەکان و سەرجەم خەڵکی ناوچەکە دەکرێت دژایەتی ئەو هێرش و داگیرکاریانەی دەوڵەتی تورکیا بکەن و سوپای تورکیا لە باشووری کوردستان بکشێننەوە. هەروەها لە کۆبوونەوەکەدا
داوا لە دەوڵەتی فیدراڵی عێراق دەکرێت کە هاوکاری دەوڵەتی تورکیا نەکات ئەو ڕێککەوتنە سنووریانە هەڵبوەشێنێتەوە کە لە سەردەمی سەدام لەگەڵ تورکیادا کراوە. هەروەها قەدەغەکردنی ئاسمانی عێراق لە فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکیا و گرتنەبەری ڕێوشوێنی ئەرێنی بۆ ڕۆشتنی هێزەکانی دەوڵەتی تورکیا لە سنوورەکانی دەوڵەتی فیدراڵی عێراق. لە کۆبوونەوەکەدا داوا لە کۆمکاری دەوڵەتانی عەرەبی دەکرێت لە بەرامبەر هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەرباشووری کوردستان هەڵویستیان هەبێت و شەرمەزاری بکەن. هەروەها لە کۆبوونەوەکەدا داوا لە نەتەوە یەکگرتووەکان و یەکێتی ئەوروپا و هەموو زلهێزە پەیوەندیدارەکان دەکرێت هەڵویستیان هەبێت بەرامبەر بە هێرشەکانی دەوڵەتی تورک. لە کۆبوونەوەکەدا داوا لە دۆستانی گەلی کوردستان و جیهان و هەروەها دیموکراسی و ویژدانی بەگشتی دەکرێت و دەشڵێت لە شەڕەکانی کۆبانی و ئەفرین و گرێسپی و سەرەکانی هەڵوێستێکی باشتان نیشاندا. هیوادارین هەڵویستی خۆتان لەم شەڕەش نیشان بدەن. لە ئاکامدا داوا لە کوردستانیان و دۆستانی کورد دەکرێت کە بازرگانەی لەگەڵ تورکیا نەکەن و بایکۆتی گەشتیاری وڵاتی تورکیا بکەن. بە پشتبەستن بە سەرچاوە هەرێمیەکان چەتەکانی فرقەی 112 سەر بە سوپای داگیرکەری تورک هاوڵاتیەکیان بە ناوی مەنان مەحۆ نەعسان 40 ساڵە لە گوندی دیملای سەر بە موباتا لە ئەفرین ڕفاندووە. بە گوێرەی سەرچاوەکە چەتەکان ئەم هاوڵاتیان ناردووە بۆ زیندانی کرسی دەوڵەتی تورک و چارەنووسی نەزانراوە. هەروەها ئاشکرا کراوە چەتەکانی ئەحرار شەرقیە سەر بە سوپای داگیرکەری تورک لە گوندی ئەڵتانیەی ڕاجۆ 300 داری قەیسی و گێلاس و زەیتونیان سووتاندووە. ماڵپەڕی سپی میدیا ناو و وێنەی ئەو چەتە داعشانی بڵاو کردەوە کە بڕیارە تورکیا بە هاوکاری پەدەکە لە باشووری کوردستان دژی گەریلاکانی ئازادی شەڕیان پێ بکات. بە گوێرەی هەواڵەکە ئەم هێزانە لە ئەفرین مەشقیان پێکراوە و بە بڕیاری دەوڵەتی تورک و بە جلوبەرگی سوپای تورکەوە دەهێنرێنە باشووری کوردستان. ماڵپەڕەکە لە کۆی 800 چەتە ناو و وێنەی 416 چەتەی داعشی بڵاو کردوێتەوە کە بڕیار وایە دەوڵەتی تورک بە هاوکاری پەدەکە لە ڕۆژانی ئایندا لە باشووری کوردستان جێگیریان بکات. بە گوێرەی ماڵپەڕەکە زۆربەی ئەم چەتانە لە شەڕی داگیرکردنی ئەفرین و سەریکانی و گرێسپی بەشدار بوون. هەروەها بە گوێرەی هەواڵەکە هێشتاش چەندین چەتە لە ئەفرین مەشقیان پێدەکرێت و ئامادە دەکرێن. جێگەی باسە پێشتر و تەبێژی یەنەکە سادی ئەحمەد پیرە ڕاگەاند بوو زیاتر لە 300 تێرۆریستی داعش هاتوونەتە هەرێمی بەرواری باڵا. جێی ئاماژەیە ناو و وێنەی چەتەکانی داعش بە شێوەی PDF لە ماڵپەڕەکان بڵاو کراونەتەوە. تەفگەری ئازادی ژنانی زەدی تاژێ بە ئامادەبوونی دایکانی شەنگال لێدوانێکی دا و هێرشەکەی دژی ڕۆژنامەگەری ئازاد شەرمەزار کرد. بە ناوی تاژێەوە ئەندامی ئەنجومەنی تاژ کێنی خدر دەڵێت ئەمڕۆ کرێکارانی تەلەڤیزیۆنی چراکرانە ئامانج ئەگەر هەموو دوژمنەکان یەک بگرن ناتوانن ڕووناکیمان بکوژێننەوە. ئەم ڕووناکیە هەمیشە ڕووناک دەمێنێتەوە. کینێ خدر ئاماژەی بەوەشدا کە ئامانجی دەوڵەتی داگیرکەری تورک ڕێگریکردنە لە گەڕانەوەی ئیزەدیەکان بۆ شەنگال ئەگەر تەنها یەکێک لە ئێمە بمێنێتەوە ئەوە شەڕ دەکات. هەروەها بزوتنەوەی ژنانی کورد لە ئەوروپا لە بەیاننامەیەکدا ڕایگەیان لە چوارچێوەی ئازادی بۆ جەلان چارەسەری بۆ کێشەی کورد پەیوەندیان بە 20,000 ژنەوە کردووە و نامەیان بۆ CPT ناردووە. تەژەکەئی ئەوروپا ڕایدەگەنێت بۆ ئەوەی CPT بە ئەرکەکانی خۆی هەستێت و نەبێت بە بەشێک لە سیاسەتەکانی جینۆساید و هەروەها بەشداری بزوتنەوەی لابردنی گۆشەگیری ڕەها لە ئیمرایڵی بکات نامەکانی ڕەوانە کراون. ئەم هەڵمەتە بە بەشداری هەزاران ژن لە ماوەی 3 مانگدا لە زۆر وڵاتە ئەنجام درراوە. هەروەها لەگەڵ ئەو نامانەی کە بۆ CPT نێردراون داواکراوە کە دەست بەجێ گۆشەگیری لەسەر ڕێبەراپۆ هەڵبگیرێت. تەژەکە ئەوروپا لەم دوایانەدا ڕایگەیان جارێکی تر داوا لە CPT دەکەین ئەرکی خۆی بەجێ بهێنێت. ئەگەر لە بەرامبەر ئەرکەکەیدا هەڵنەستێت لێپرسینەوە لەگەڵ مێژوو دەکات. هەروەها تەژەکە ئەوروپا سەرنجی ئەو هێرشە لەشکرکشیانەی ڕاکێشا کە دەوڵەتی فاشیستی تورک بە هاوکاری و خیانەتەکانی پارتی دیموکرات بۆ سەرخاکی کوردستان ئەنجامی دەدات و جەخت دەکاتەوە. پێویستە گەلی کورد لەگەڵ ژن و پیا و بەرامبەر ئەو هێرشانە بوەستنەوە و لەو سەختترین کاتەدا دژایەتی خۆیان نیشان بدەن.
علی کەریمی نووسەر و سیاسەتمەداری ڕۆژهەڵاتی کوردستان بانگەواز لەگەڵی کورد دەکات کە پشتیوانی خۆیان بدەنە گەریلا و دەنگیان بەرز بکەنەوە و دژی ئەو داگیرکاریەی دەوڵەتی تورک دەیکاتە سەر باشوور. دەڵێ دەوڵەتی تورک چەند بەهێز و پڕچەک بێت بەرامبەر ئیرادەی گەریلا هیچ بایەخێکی نییە ئەگەر دەستی خیانەتی بنەماڵی بارزانی هاوکاریان نەکات. هەروەها کەریمی سەبارەت بە پشتیوانی ڕۆشنبیران لە داگیرکاری دەڵێت ئەردوغان ئەو ناڕوە ئەو وڵاتن لێ داگیر دەکات. حەقیقەت ئەوەیە کە وای کرد سیاسەتی ئەو 12 ساڵی ڕابردووی پارلمانتاری و پارلمان و وەزارەت و هاتوچۆ و سەروەت و سامان و تەماح و مستەفید بوون و چیرفان پڕی و ئەوانە سیستیمێکیان دامەزران بنەماڵی بارزانی لە هەولێر کە بەڕاستی بە قەولی خۆیان پیاوی دەوێت خۆی لەبەرەو هەموو مستەفید بوونە ڕابگرێت. بۆیە بەداخەوە 180 و 190 ڕۆشنبیر و ئەوانەی کە تۆ باسی دەکەی ئەو حیزبانی کە تۆ دەڵی لە حکوومەتدان ئەوەندە دەپێشیان کردوون، ئەوەندە ئاخڕەکە بە قووەتە، ئەوەندە ئاخڕەکە تێر و بە لەزەتە زەحمەتە خۆی لە دەیبینن زۆر باش. کەریمی سەبارەت بە چالاکیەکانی گەریلا دەڵێت گەریلاکان ناهێڵن سەری ئێمەی کورد نەوی بێت. من تاکە هیوا و ئومێدم ببێت گەریلایە ئەوان لەگەڵ چەکی کیمیاوی شەڕ دەکەن و لە ئەو شکەوتەکاندا دەبێت ئێمەی گەل پشتیوانی بدەینە گەریلاکانمان گەل هەان بدەین لە پشتیان بن چونکە گەریلاکان خۆیان ئیرادەیان هەیە. پێویستە بە ئاو و نان و هاوارکردن پشتیوانی گەریلا بکەین چونکە گەریلاکان ناهێڵن سەری ئێمەی کورد نەوی بێت. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق لەبارەی تۆمارکردنی ناوی سەدان خێزان لە کەمپەکانی سنووری پارێزگای دهۆکەوە بە مەبەستی گەڕانەوەیان بۆ زێدی خۆیان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە سەرەرای ڕێگریەکان لە کەمپەکانی سنووری پارێزگای دهۆک 637 خێزانی ئاوارە ناویان تۆمار کراوە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان. ئاماژە بەوش کراوە هەوڵ دەدەین تیمەکانی وزارەتەکەمان لە بەغدا نینەوە و سلێمانی بنێرین بۆ دهۆک بە مەبەستی پاڵپشتیکردنی کارمەندانمان لە کەمپی سنووری دهۆک. هەروەها ئەوە خراوەتە ڕوو سەرەرای بچووکی شوێنی کارمەندانی وزارەتەکەمان لە دهۆک بەڵام بەچڕی لە هەوڵدان بۆ ئەوەی بتوانین پێشوادەی دیاریکرا و کەمپەکان دابخرێن و سەرجەم ئاوارەکان بگەڕێنەوە ماڵی خۆیان. جێگەی ئاماژەیە پێشتر وزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق ڕۆژی 30 تەمموزی ئەمساڵیان وەک وادەی داخستنی سەرجەم کەمپەکانی ئاوارەکان لە هەرێمی کوردستان دیاری کردبوو. ئەمڕۆ 260 ڕۆژ بەسەر ڕفاندنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەددا تێدەپەڕێت کە دوای 211 ڕۆژ ڕێگەی بە پارێزەرەکانی درا سەردانی بکەن بەڵام بە تۆمەتێکی ناڕەوا پەدەکە ڕۆژی 30 حوزەیران ویستی دادگایی بکات و سزای بەسەردا بسەپێنن بەڵام بەهۆی ئامادە نەبوونی دادوەر دانیشتنەکە بۆ ڕۆژی 29 ئەم مانگە دواخرا. سلێمان ئەحمەد ڕۆژنامەنووس و هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنیوز دوای ئەوەی بۆ بەشداریکردن لە پرسەی باوکی گەڕایەوە ڕۆژاوای کوردستان لە کاتی گەڕانەوەیدا بۆ باشووری کوردستان لە 25 تشرینی یەکەم لە دەروازەی فیخشا بوو لەلایەن ئاسایشی پەدەکەوە ڕفێنرا و دوای 211 ڕۆژ چارەنووسی ئاشکرا بوو. دوای 211 ڕۆژ لە بێسەر و شوێن بوونی دوجار لە 22 مانگی ئایاری ئەم ساڵ پارێزەران توانیان چاویان پێ بکەوێت و بریکارنامەی بۆ واژوو بکەن بۆ ئازادکردنی هەروەها کار لەسەر کەیسەکەی بکەن. سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی لە ڕاگەیاندراوێکدا داوای کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکات و دەڵێت لە چوارچێوەی جێبەجێکردنی ئەوەی لە دوایین دانیشتنی وتوێژدا لەسەر ڕێککەوتن کرا ئێمە بانکێشتی ئەندامانی براوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکەین بۆ ئەنجامدانی یەکەمین دانیشتنی ئەنجومەنەکە بە سەرۆکایەتی بە تەمەنترین ئەندام لە ڕۆژی پێنجشەممەی داهاتوو 11 تەمموزی 24 لە بینای ئەنجومەنی پارێزگا. هاوکات سوودانی داوا دەکات کە بۆ جێبەجێکردنی ئەوەی لە وتوێژە سیاسیەکاندا لەسەری ڕێککەوتن هێزە سیاسیە پەیوەندیدارەکان هاوکار بن. هەروەها
خالد شوانی وەزیری دادی عێراق لەبارەی هۆکارەکانی هەڵنەبژاردننی پارێزگارێکی کورد بۆ کەرکووک لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ میدیاکانی حیزبەکەی ڕایگەیان پێشتر وەکو کورد زۆرینەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکمان هەبوو دەمانتوانی پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابنین بەڵام پارتی ڕێگر بوو. خالد شوانی دەڵێت ئەگەر پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابنرایە ئەوە لە 50% تعریب لەو شارە نەدەکرا. باسی لەوەش کردووە ئەوەی ئێستا کورد دەیکات بەرگریکردنە و خەڵکی کەرکووک باجی هەڵی سیاسی دەدەن. ڕۆژی 29 ئایاری ئەمساڵ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق سەرپەرشتی سێمین کۆبوونەوەی نوێنەرایەتی لایەنە سیاسیەکانی پارێزگای کەرکووکی کرد و ڕەزامەندی دەربڕی لەسەر ئەنجامدانی دانیشتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و بڕیارە سبەی ئەنجومەنەکە یەکەمین دانیشتنی خۆی ئەنجام بدات. چوار چالاکی چینی مامۆستایانی کوردستان لە شاری مەریوان بە ناوەکانی ئارام محەممەدی، تەحسین مستەفا، سەیوان سلەیمانی و ئارام قادری لەلایەن دادگای شۆڕشی مەریوان حکومی زیندانیان بۆ دەرچووە. بەپێی راپۆرتەکان ناوبراوان لەلایەن دادگای شۆڕشی مەریوان بە تۆمەتی تەبلیغ لە دژی ڕژیم هەر یەکێکیان بە 4 مانگ زیندان محکوم کراون. حکمی ڕاگەیاندراو لە دژی ئەم چالاکانە بۆ ماوەی 2 ساڵ دواخراوە. هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا. بۆچی